بوونی چەندی قەیران بەیەکەوە لە هەرێمی کوردستان وای کردووە ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەتایبەتی موسەخۆران و کاسبکاران زەحمەتتر بێت وەک ئابووریناسان و مامۆستایانی زانکۆ ئاماژەی بۆ دەکەن لە وڵاتان بەهۆی پاڵپشتی حکوومەت لە کەرتی تایبەت و بەردەوامی خزمەتگوزاریەکان بەرامبەر بە فەرمانبەران کاریگەری ڤایرۆسی کۆڕۆنا کەمتر بەسەر خەڵکەکەیەوە دەرکەوتووە. دەوڵەت یان حکوومەت موچەدا بەش ناکە خەرجیەکانی خۆی هەموو گرتیتەوە لە دنیای دەرێ عکسەکەی ڕاستە دەوڵەت پارەی زۆر دەڕژێنتە بازاڕی لەو خەڵکانێک کە کار لە دەست دەدەن یان ئیشیان نامینێ توانای کڕینیان بمینێ بازار نەوەستێ قەیرانی دارایی ڕوونەدا بۆی نەگوازێتەوە بۆ قەیرانی ئابووری خەڵک بێکار نەبی خەڵک زیاتر بێ بازار نەبیتن بۆی ئەو سیاسەتە دارایی و سیاسەتە نەقدی و اقتصادیانەی کە لە وڵاتانی دەرێ پەیڕەو دەکرێتن ئەوەیە کە خەڵک توانای کڕینی هەبی. لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا و بەهۆی وەستانی چالاکی ئابووریەکان هەرزوو وڵاتە پێشکەوتوەکان هەوڵەکانیان دەست پێ کرد بۆ هاوکاریکردنی کەرتی تایبەت و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان ئەمەش بۆ هۆکارێکی گرنگ دادەنرێت لە کەمکردنەوەی کاریگەریەکانی ڤایرۆسی کۆڕۆنا. کاریگەری کۆڕۆنا جیهانیەوە تا ئێستا زیاتر لە 20 تریلیۆن دلار لە هەموو جیهان بەتایبەتی وڵاتە پێشکەوتوەکان تەرخان کرا بە مەبەستی زاڵبوون بەسەر ئەو پەتایە و لە زۆر بە وڵاتە پێشکەوتوەکان وەک وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئەڵمانیا و بەریتانیا و فەڕەنساوانە بڕۆپارێکی زۆر تەرخان کرای لۆ قەرەبووکردنەوەی بزنس و بزنسی گەورە و بچووک و هەتا کرێکارەکان و کەم درامەتەکانیش بەڵام بەداخۆ لە هەرێمی کوردستان سەرڕایەوەی کە خەڵک بێکار بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش داهاتی نییە کە ناتوانانی پابند بێ بە موسەی فەرمانبەران و ناتوانێت پارە لە سەکتەرە زەرورەکانی وەک تەندروستی لەو کاتە هەستیارە خەرج بکاتن. وەک ئابووریناسان ئاماژەی بۆ دەکەن ڕێکەوتن لەگەڵ بەغدا و پێداچوونەوە بە سیستەمی ئابووری و دارایی تەنیا ڕێگایە بۆ دەربازبوونی هەرێمی کوردستان لەم قەیرانە بەتایبەتی لە کاتی ئێستا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەڵکشانە و بۆ دەربازبوون پێویستی بە چارەسەرێکی خێرا هەیە تاکو کاریگەریەکانی ڤایرۆسەکە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەمتر بێتەوە. تاها عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.